مانع بتوع ليش بوقر واجب مانع بتوع ستي بوقر القرآن الله واجب مانع بتوع ستي بوقر ده ليه ده ليه هلا بالله هلا سلااو بەڕێزان خۆشحاڵین لە شاری کەرکووکەوە لە قسمەتان داین بۆ گواستنەوەی یاری نێوان هەردوو یانی ڕانیە و خاک لە خولی پلەیەکی کوردستان. ئێستا لە یاریگەی خاچین لە شاری کەرکووک بۆ ئومێدەی بتوانین تا کۆتایی یارەکەتان بۆ بگوازینەوە. ئومێدەوارین کە هاوڕێیانمان بتوانن لایڤەکەمان بۆ شێر بکەن و بەڕێزان لە تەلەڤیزۆنی ڕانیە دەتوانن ئێستا ئەوانی کە دەخوازن لە تەلەڤیزۆنی ڕانیە بینەر بن دوای ڕۆشتن ڕێکلام سا بڵێن بەخش لە تەلەڤیزۆنیش جێبەجێ دەکرێت. لە نەگونجاوی شوێنەکە داوای لێبوردن دەکەین لەبەرەوەی شوێنەکە کە دروستکراوە لە ناوڕاستی یاریگاکە نییە. ئومێدوارین بتوانین لایڤێکی جوانتان بۆ بگوازینەوە. هاندەرانی یانی ڕانیە ئێستا لە نێو یاریگادان هاوکات لە بەرامبەریشان لە بەری ئێمەوە هاندەرانی یانی خاکیش لێرە. ورخوة حاصل محاصل بابين ولا يا لك البايوت من ولد انا بمشي ولا يا لك الفلكي انا اللي بقول لكم ئەمە هاندەرانی یانی ڕانیە ئێستا لە نێو یاریگای خاکن کە هاتوون بۆ سەیرکردنی یاریەکەوە بۆ هاندانی یانی ڕانیە. زۆر سپاس بەڕێزان، ئومێد دەکەم کە بتوانن یارمەتیمان بدەن لایڤەکەمان بۆ شێر بکەن بۆ ئەوەی زۆرترین کەس بیبینێت. هاندەر پیشاندن بەڵێوە هاندەرانی یانی ڕانیە لەو بەرەوە ئێستا یاریزانەکان گەڕاونەتەوە بۆ ژوورەوە بۆی کە ئامادەکاری بکەن بۆی کە بێنە دەرەوە بۆ دەستپێکی یاریەکە بڕیار وایە سەعات کاتژمێر 2:30 یاریەکە دەست پێ بکات. هاندەرانی یانی ڕانیە ئەوەی کە دەنگجان بێ ئەوە هاندەرانی یانی خاک. باڵی کاک نەبەست لە تەلەڤیزۆن گوازینەوە کەمێشتر پەخش تەلەڤیزۆنی دەست پێ دەکات ئێستا لەسەر ڕکلامە کەمێشتر دەست پێ دەکات. خۆشەویستانمان لە یانی هاندەرانی یانی خاک ئەوە هاندەرانی یانی خاک بوو. بەڵێ بەڕێزان یاریزانانی هەردوو تیپ دێنە ناو یاریگا لەگەڵ جۆش و خۆشی هەردوو هاندەرانی خاک و ڕانیە یاریزانانی هەردوو تیپ دێنە نێو یاریگا.
هەڵدەرانی یاریزانانی یانەی ڕانیا لە بەرجی سوور یاری دەکەن کاکە ڕەشیش لە پێشەوە هەردوو زۆر سپاس کاک نەبەس هذا خانة تقليدية. مدافع أبياري أكلينا وێنەی کەس با نەتوانێت زیق خۆی هەر کەس زیقی بۆ خۆشی زۆر وێرانە کامیرا واکە داشتی داشتی بەڵێ خۆشەویستان و بەڕێزان پاش کەمێکتر یاری نێوان هەردوویانەی خاک و ڕانیا لە نێو یاریگای خاک لە شاری کەرکووک دەست پێ دەکات بەڕێزان دەتوانن ئێستا لە تەلەڤیزیۆنی ڕانیا بینەر بن لە هەر حاڵتێکدا کە لایڤەکەمان پچڕا مێ دەکەین کە لەگەڵمان بمێنەوە بۆی کە بتوانین زیاتر لەگەڵتان بەردەوامین ئێمە نازانین خەت لێرە چۆنە و ئومێد دەکەین ئێوەش هاوکارمان بن لایڤەکەمان بۆ شێر بکەن یانەکە دەستی پێ کرد dost pêcheur, avec pour pêcheur, la
هەڵدانیدا لە بەرژەوەندی یان ئێرانیا. بەڵێ بەڕێزان خۆشحاڵین لە گەڵمان ئومێد دەکەین کە بتوان لایڤەکەمان بۆ شێر بکەن بۆ ئەوەی زۆرترین کەس ببینێ خوازیاران و هەوادارانی یان ئێرانیا بتوان ببینن لە هەر شوێنێک بن. سامان برهان بۆ مۆزان بچنەلیە ئەوە بۆ بملازە بۆ پێشەوە یان ئێرانیا یاریزانی فکری بەهێزی بانگهێشتی نێوزەکانی کردووە کە هێرشبەرێکی بەتوانایە هێرشێکی زۆر مەترسیدار بەڵام نەتواندرا بکرێ بە گۆڵ. شوێنەکە ئەوەندە دوورە کە کەشە تا دێسار دەبێت. بە ئومێدی سەلامەتی بۆ هەمەیادا. ئێستا دوو ڕەشە لە ڕزی پێشەوەی یان ئێرانیان.
کاک سەرکەوت سەرەتا یاریەکەیە 0-0 بە ئومێدی سەلامەتی بۆ یاریزان حەمەیادا بەهۆی لێدانی شەق لە سەری حەمەیادا دیارە بریندار بووە بە ئومێدی سەلامەتی بۆی خۆشەویستانمان لە ئەگەر بتوانن لایڤەکەمان بۆ شێر بکەن کاردۆست جێبەجێ دەکا هاندەرانی یانیڕانیە یاریەکە دەست پێ دەکاتەوە بەڕێزان لە هەر کاتێک گرتێک لە تەلەڤیزیۆن هەبوو خواستان دەکەین ئاگادارمان بکەنەوە ڕۆژ کاکە ڕەش تازە تۆپەکە بەردەستی کەوت بەڵام لەبەرەوەی لە حەکەمەوە دیار نەوەی کردە فاوڵ ئومێدی سەلامەتی بۆ حەمەیادا دیارە سەری لێدانیشی ڕاستەوخۆ هەژماندا بۆ یانیڕانیە بەداخەوە لەبەر دووریەکە ئەگەر وێنەکە باش نەبوو داوای لێبوردنتان لێ دەکەین خۆشەویستانمان لە تەلەڤیزیۆنی ڕانیە خۆشحاڵین کە لەگەڵتانین لە شاری کەرکووکەوە لە یاریگای خاک لێدانیشی ڕاستەوخۆ جێبەجێ دەکرد
هەڵبژارەکانی یانی ڕانیە بۆ سەر یانی خاک بەردەوامە ڕانیا بە تۆڵکردنی هیزەکانی پێشەوەی دەیەوێت یاریەکان یەک لە دوای یەک بەسەرکەوتن کۆتایی پێبێنێت لە دانیشە ڕاستەخۆ جێبەجێ دەکرێت سيرة طبعا ما الحزوزة يعني غطنات diğerini ver başlayayım. لایڤەکەمان بۆ شێرکردن خۆشەویستان
Olek bo Barżondi خاک هەژمەکرا بۆ ناو دەستی گۆچی دەشتی تا دۆست بە بڕینێکی زۆر جوان توانی تا ناڕاستی یاریگا بڕوا کۆرناڵ لە بەرژەوەندی ڕانیە سپاس بەڕێز و خۆشەویست کە لەگەڵمانن ئەمە دەکەین بتوانین شەوێکی جوان یاریەکەتان بۆ بگوازینەوە وردەوردەوە کەش و هاواکەش بەرەو دەڕوا لێرە خۆپەڕی لێ باش نەبوو
لێدانێکی ڕاستی شوێنی تەسویرکردنی یاریەکان بۆ ئێمە زۆر خراپە لەبەرەوەی لە ناوڕاستی یاریگا دروست نەکراوە زۆر لە دوورەوە تەسویر دەکەین داخەوە شتەکە بەهێز نەبوو چۆن بەچەندە تا هێچ کامیان گۆڵیان تۆمار نەکردووە بەڕێزان تا ئێستا 0-0 هیچ کام لە یانەکان گۆڵیان تۆمار نەکردووە بۆچی بۆ بۆچی یک بە 0 بۆ خاک شوانێ ئومێدی ئەوەی کە یاریشی چێژ بە خەش بێ و چێش و گرفتەگڕونەدا لە ئێستادا یاریەکە 0-0 و لێدانیشی ڕاستەخۆ جێبەجێ دەکرێت دەکرێتەوە بەڕێزم 0-0 تا ئێستا هیچ کامیان گۆڵیان تۆمار نەکردووە
هەوای یاریەکە زۆر ساردە. کاک محەممەد ئەو پێێنی بە بەڕستەوە نییە. وڵا کەشوهەوای زۆر ساردە. سپاسان دەکەین. چاوێکمان لە هاندەرانی یانی ڕانیە بێ لەبەرەوە بە جۆش و خۆشەوە هانیانەکەیان دەدەن. هاندەرانی یانی خاک کاکە ڕەش تازە
لازم 0-0. جابر بخوش يعني البحث كان جربه جابر بخوش يا ابو سيجار عليه خاك نا عليه خاك بتم ابو حولي داو یای دەری ناوبشیوان ئاماژە بە بوونی ئۆفساید دەکا کاک شاکۆ لەبەر ئەوەی تەلبەندی ناتوانیت بەباشی ببینی ئەگەرنا پێش شوێنەکەمان تێچ کردووە بەس لەبەر بوونیەوە تەلبەندە جوان نییە بكسبنا راح من ده نعمل ايه وتروح من ثاني ثاني حسبها چون کاک بەرز زبانیان 0-0 أري والله دنا ما أذكر من أسباب تربيتي اللي كنا ده أو بينا سيتو أليرة ديري ناوتو ئەو بوو هەندێک خاک دنجانیە وڵایی بڵێم کاک هەریار نازانم بۆ بەخوا کاک وڵا میڵانیش بەختیانی بەخت بۆیە گۆڵ ناکەن ئەوەش کاکەڕەش تازەیەوە ئەو کاکەڕەشی دووەمە شیخەم ماڵس بەخوای زۆر زۆر سەرمایە زیاد لە حەد ئەوە کە لە وڵا کاکەڕەش ویستی بەکە لێ گۆڵکە وەڵامی توانی وڵانی پیشەگەرێکی هێنا بوو یاری پێشویایی با ئەوەیە کێسا کەناڵخەوەی کێسا کەلەکەی لێداهەوە دانیشتیشە هێناوە ئەوەش هەوە ڕقەم 29 دانیشتیشە هێناوە ئەویش بە هەمان شێوە لە یاری پێشەوەیایی دەکات تاوەکەم من
زۆر سپاس کاک یوسف جان. زۆر سپاس کاک یوسف ناوژیان، سپاس کاک محەممەد. کاک محەممەد مەسەلە شیاوی نییە، مەسەلە ئەوەیە کەس نییە بێژەرێکە بکات، ئەگە ناوەکو ئەوەی کە منیش حەزم لێ نییە نا شارەزای قسەکردنم لەسەر یاریەکان. ئەوەش ئیشی کتاببرمەندە، هەموو کەس ناتوانێت پێشکاری بکات لەو بابەتانەدا. بەڵام جارجار دەنگەدەنگێکە خۆشە لەناو یاریەکەدا هەبێت. کاکە ڕەش گۆڵ دەکەم ئەمڕۆ. زۆر سپاس بۆی بەڕێز و خۆشەویست بە هەموو لایەکان. وڵی ڕاستی لە تەلەڤیزۆن دەردەکەوێت گەل لەگەی تەلەڤیزۆن سیر بکەن دەخەماندانەوە، بەڵام لێرە دەمانەنەوە. زۆر سپاس کاک دیاکۆ، کاک عەبدوڵڵا 0-0 وڵی بەپێی توانەوەی کە من بتوانم قسەی لەسەر بکەم، چکە بڕم من شارەزاییم زۆر نییە، ناتوانم لەسەر بابەتی یاری زۆر قسە بکەم. زۆر سپاس کاک محەممەد جان، زۆر سپاس کاک جێگی جان عەزیزم. پێم وابێ لە خولەکی 45 ئێستا ئەگەر هەڵە نەبم. سپاس بۆ هاوکارمان کاکاکان محەممەد ئەمین کە سەرجەم یاریەکان لە یوتیوبی ڕانیە سپۆرت بڵاو دەکاتەوە. هەر کەسێک خوازیار بێ یاریەکان ببینێتەوە دەتوانێت لەوێ بینەر بێتەوە. بەڵێ ئەر وڵڵاهی بەڕاستی کەشێکی زۆر زۆر سادە. ئەندەرانی یانی خاک دەستیان پێ بکەنەوە. سپاس کاک پشتیوانیان عەزیزی من، سپاس هەموو لایەکدان دەکەین. زۆر سپاس. لەگەڵمان بەردەوام بن ئینشاڵڵا لە گێمی دووەمیش دێنەوە خزمەتان. لە کۆتایی گێمی یەکەم نزیک دەبینەوە، ئەنجامی یاریەکە 0-0. زۆر سپاس کاک هەواڵجان، ئومێد دەکەین
بامەلایەکمان بتوانین خزمەتی وەرشی ناوچەکەمان بکەین. كاكرشي رقم 16 لقل كاكرشي رقم 69 هیچ کام یان گۆڵیان تۆمار نەکردووە. سپاس کاک نەجاتشان عەزیز دیەمەن. پێمان بڵێ زۆری نازم چەند دەقیقا وەڵا والله بەم شێوەیە یاری نێوان هەردوو یانەی ڕانیە و خاک لە گەیم یەکەم بە ئەنجامی 0-0 بە کۆتا گەیشت. لە گەیمی دووەمی یاریەکە دێنەوە خزمەتان. خۆشحاڵ دەبین کە لەگەڵماندا بەردەوام بن. سپاس کاک حوسێن، سپاس بۆ هەموو لایەکان بەڕێزان. کەشەکە زۆر سادە داوای لێبوونتان لێ دەکەین. ئەگەر جاروبار بەڵیشتان دەبێت ئێمە داوای لێبوونتان لێ دەکەین ئێمە دەکەین کە بتوانین لە گەیمی دووەمیش بە شێوەی شێڕێک پێک یاریەکەتان بۆ بگوازینەوە. لە تەلەڤیزیۆنی ڕانێشەوە وەتمان توانن لەگەڵمان بەردەوام بن و لێ بینەرمان بن خزمەتان دەکەین بە هیوای ئەوەی کە هەمیشە دوو خۆش و کامران. بەڕێزم 0-0.